بەڵێ بینەرانی ئەزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان قسەشمان لەسەر بارودۆخی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە و قسە لەسەر خەمەکانیانەکەین و چینە و خەمانەی کە لە ئێستادا ئەکرێت لە ڕاگەیاندن باز بکرێت بۆەوەی بەزووی چارەسەری بۆ بکرێت. هاوڕێیانم لە کۆنتترۆل پێمەڵێن ئێستا عەمید هەڵگورد حیکمەت بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئامادەیە بۆی ئێمە پرسیارەکانی خۆمانی لێ بکەین لە هەولێر. بەڵێ کاگەڵ گوردم کاتت باش تۆ گوێت لە ئێمەیە؟ سەرچاو بەڵام ئێستا جۆم لێتە بەڵێ. بەڵێ کاگەڵ گورد سەرەتا سوپاسی ئامادەبوون دەکەین ئاگادارین کە بەهۆی ئیشەکەتەوە ڕۆژانە زۆر ماندووە بی سوپاسەکەین کە ئەو کاکەت بە ئێمە بەخشی بۆەوەی ئێمە کۆمەڵێ پرسیاری بینەران بە جەنابتان بگەێنین. کاگەڵ گورد سەرەتا ئەمەوێ بزانم لە ئێستادا وەزارەتی پێشمەرگە تا چەندە بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەک کە هەمووی عازەکان لای ئەوانەوە بێت سەرپەرشتی تەواوی میحوارەکانی شەڕاکات. بەڵێ ڕێزم بۆ ئێوەی بەڕێز و هەموو میوانە بەڕێزەکانیشتان کە لە ستۆدیۆ ئامادەن. بە تاکیدی لە ئێستاە وەزیری پێشمەرگە بە دەرەجەی یەک سەرپەرشتی تەواوی ئەو میحوەرانەکە کە هێزی پێشمەرگەی کوردستان تێیدا لە جەبهەدایە و دواتریش موەسەساتی وەزارەتی پێشمەرگە هەر موەسەسەیەک لە ئەرک و کاری خۆی بەردەوامە. بەڵێ کاکەڵ گورد پرسیارێکەیە کە ئێمە وەکو ڕاگەیاندنکات بە بەردەوامی پێمان ئەڵێن کە لەلایەنی بەرپرسی بکەین ئەوترێت وەزیری پێشمەرگە بۆ دیار نییە. بەڵێ تۆ وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگە ئەکرێت وەڵامێکی ئەو بینەرانە بدەیتەوە وەزیری پێشمەرگە بۆ دیار نییە. پرسیاری خەڵکە من ناچارم یان ئەبێ بیگەێنم. من دەبێ بڵێم باڵێ دەبێ خەڵکی کوردستان و هەموو ئەو خاوەن پرسیارانە بزانن کە وەزیری پێشمەرگە هاتە سەر بارودۆخێک کە لە بارودۆخێکی نائاسایی بوو هەر لەگەڵ دەستپێک و دەست بەکاربوونیە ئەو شەڕە نەخوازراوە کە ئەبینین لەگەڵ تیرۆریستانی داعش یەخەی پێگرتین لە هەموو دنیاش ئەوەلیات بۆ هەندێک بابەتی گرنگ هەیە و ئەویش وەکو وەزیری پێشمەرگە بە تاکیدی دەبێت زیاتر لە ئێستاە حزوری سەرپەرشتیکردنی میحوەرەکان ببینێ و دواتریش وەزارەتەکەی و دیوانی وەزارەتەکەی. بۆیە بەڕاستی ئەمە تێبینێکی توانم بڵێم لە جێ خۆی دانیە و پێویستە تەقدیر هەبێ بۆ ئەم هەڵوێستەی وەزیری پێشمەرگە و خوێندنەوە هەبێ بۆ ئەم بارودۆخەی وەزارەتی پێشمەرگە کە جیاوازە لە بارودۆخەکانی پێش ئێستا. بەڵێ گەر هاوڕێیانم لە کۆنتترۆل دەنگی کاک هەڵگورد تۆزێک زیاتر بەرزکەنەوە بۆی بە وازەحی گوێمان لە دەنگی بێت. کاک هەڵگورد پرسیارێکی دیکە سەبارەت بە ئەو عەرەبانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بەپێی ئەو زانیاریانەی دەست من کەوتووە ئەوترێت ئەم عەرەبانە تەبان ئێمە قسە لەسەر هەموو عەرەبەکان ناکەین ئەوترێت لێیان هەیە لە ناو هەرێمی کوردستانەوە زانیاری دژی پێشمەرگە و دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەیەنێتە بەرەی بەرامبەر. ئەمە تا چەندە ڕاستەوە ئەگەر ڕاستە چۆن مامەڵەی لەگەڵاکەنێەوە؟ ئەمە تەنانە دەگەر زانیارێکی نادروستیش بێ ناکرێت خوێندنەوەی بۆ نەکرێەوە ناکرێ 100 جار با بڵێن لێکۆڵینەوەی لەسەر نەکرێەوە بە دوواداچوون نەکرێت چکە ژمارەیەکی زۆر هەمومانەزانی هاوڵاتی عەرەبی عێراقی لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان تەواجودیانەیەوە. ئەمە لە ڕاستیە لە هەموو حاڵەتێکە ئێمە بێ ئەو لایەنەیەک ببینین کە پێویستە لە سەرمان ئەویشەوەیە کە ئەمنیەتی ئەم وڵاتە لە چوارچێوەی بەرژەوەندە گشتیەکانی وڵاتەکەمان لە یاد نەکەین و دەبێ بە دوواداچوون هەبێ بە تاکیدی بۆ تەواوی ماڵ بە ماڵەوە تاک بە تاچی ئەم هاوڵاتیانە لەگەڵ تەقدیر بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵکی زۆر خاوەن شەئن و معقولی تێدایە و کەسانێکی تێدایە لە هەرێمی کوردستان دەتوانن سوود بگەێنن بە هاوڵاتی هەرێمی کوردستان و بە کۆمەڵگای کوردستانی. بەڵێ کاکەڵ گورد بێگومان ئێمە مەبەسمان نییە کە قسە لەسەرەوە بکەین کە بە شێوەیەکی ڕەگەزپەرستانە و ئونسوریەت یعنی مامەڵە لەگەڵ عەرەبەکانە بکرێت بەڵام ئێوە لە وەزارەت تا چەندە هەماهەنگیتان لەگەڵ دەستگاکانی ئاسایش و پۆلیس هەیە بۆ ئەوەی
چاویان لەسرم کەسانە بێت یاخود کە زانیاریەکیان پێ دەدرێت بە دوواداچوونی بۆ بکەن. بە تاکیدی ئەمە لە وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەرایەتی گشتی ئەواڵگری پێشمەرگەمان هەیە کە ئەمە ڕاستەوخۆ لە کۆنتاکتێکی بەردەوامە لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر و لە ڕێگەی ئەو کەناڵی ئێمەوە ئێمە دەتوانین هەموو هاوکاریەک بکەین و کردوشمانەوە ئامادەیشمان تێدایە. بەڵێ سەبارەت بە پرسیارێک کە من لە ڕووماڵێکی ڕاستەوخۆی دیکەی هەمان پرسیارم لێ کردی دەوترێت میکانیزمێک نییە بۆ ڕێکخستنی ئەو کەسانەی کە دەیانەوێت پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگەوە بکەن یاخود بیانەوێت لە بەرەکانی جەنگ هیچ نەبێت ئەوەندەی پێیان دەبڕێت و دەتوانن خزمەت بکەن. ئێوە تا ئێستا نەگەشتونەتە هیچ میکانیزمێک لەو ڕۆوە؟ مەبەستەوە نییە کە نەگەشت بینە هیچ میکانیزمێک دەتوانین دیوەکەی کەی بخوێنەوەی شەوەیە کە ئێمە هەتا ئێستا لەگەڵ بێ ئێمە چاڕوانیمان ئەوە نەبووە کە لە ڕاستیە جگە لە هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی فیعلی و جگە لە خانەنشینەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانەی کە لە توانایاندا هەیە تەبعاً بە پێ و فلتەرە یاسایی کە دیاریمان کردووە زیاتر لەمانە بۆیە ئالێتمان دیاری نەکردووە کە چاوەڕوانیمان ئەوە نەبووە بینە ئەرک و زەحمەت بۆ سەر خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەمان کاتیشا تەقدیرمان بۆ هەڵوێستی یەک بەیەکی ئەو خۆبەخشانە و ئەو هاوڵاتیانە هەیە کە بە دڵە و بە حەماسەت و بە هەموو شێوەیەک بە مادە و بە هەردوو لایەنەکە مادی و معنەوی لەگەڵ ئێمان و تەواجودیان هەیە. بەڵێ کاکەڵگورد لەسەر ئەم مێزەی کە ئێمە گفتوگۆی لەسەرەکەین مقدم شاڵا و محمود ئەفسەر لە هێزەکانی پێشمەرگە باسی لەوە کرد کە ئەو هاوکاریانەی بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان کۆ دەکرێنەوە هەندێک جار بە یەکسانی دابەش ناکرێن یاخود ینی بەرەی جەنگ هەیە میحوەر هەیە هەر هیچی پێنەگەشتووە. ئێوە لەم ڕۆوە چۆن ئەمە ڕێکەخەن؟ ئێمە تەسەورمان وانە کە میحوەر هەبێ هیچی پێنەگەشت بێت چونکە هەر ئەمڕۆ ئێمە لە کۆبنەوەی وەزارەتمانە هەندێک بابەتی لەو زۆرەمان باس کردووە و تەسەورمان وایە بە شێوەیەکی یەکسان بە چاوێکی یەکسان وەزیری پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە مامەڵە لەگەڵ تەواوی میحوەرەکان ئاکات و تەنانەت ئەو دیوانەی وەزارەتی پێشمەرگە کە بەرپرسی ڕاستەوخۆیان وەزارەتی پێشمەرگەیە جیا نەکراوەتەوە لە میحوەرەکان کە لە سەر ئاستی ئەو جەبهەفرانەیە پێشمەرگەی کوردستاندا هەیە بۆیە لەوانەیە ئالێتی خواروتر لە میحوەرەکان وەکو پێویست یا مامەڵەی لەگەڵ نەکرابیان شتێک ئەمەش لە ڕاستیە ئێمە ئالێتمان هەیەەوە بە دوواداچوون لەسەر ئەم حاڵەتانەکەین و چارەسەریژی شاڵا بە زووترین کات بۆ هەر پرسێکی لەم بابەتە دەکرێت و ئێمە بە دوواداچوونمان هەیە بۆ ئەوەی کە ئەو پێویستە پێداویستیانە نەگەشت بێتە جێگای ئەگەر پێداویستی نەگەشت بێتە جێگایەک ئەوان پەیوەندی بەکێوە بکەن چارەسەریش دەکرێت. کاکەڵگورد ئەگەر بەرەیەکی دیاری کرا و پێداویستیەکان ئەو کارەکانی پێنەگەشت پەیوەندی بەکێوە بکەن. سەرەتا بەرپرسی ڕاستەوخۆ تەبان قیادەی میحوەرەکانە وەکو هەموو لایەکە زانن ئەگەر نەگەشت بێتە میحوەرەکەژەوە تەبان دەتوانرێت لە ڕێگەی میحوەرەوە مفاتەحەی وەزارەتی پێشمەرگە و وەزیری پێشمەرگە بکرێت. بەڵێ کاکەڵگورد بە حکمیەوەی من پێشتر ئاگادارم لەوەی کە تۆ التیزاماتی دیکەت هەیە من نامەوێت زیاتر لە کاتت بگرم دوا پرسیار لە تۆ ئەەکەم دوا زانیاری سەبارەت بە پێشڕەویەکانی هێزی پێشمەرگە ئەوەندەی ڕێگەت پێدراوە چین؟ خۆشببختانە لە دوێنێ سعات 5 بەیانیەوە لە سەرتاسەری ناوچەی سەدی مووسڵ هێزی پێشمەرگەی کوردستان لە هێرشێکی بەرفراواندا کۆمەڵێک ئەو ناوچەیە هەموو توانی کۆنتترۆل بکە لە ناویانە ئەو تەلسکۆف و ناوچەکانی تلکێفە و توانیان دەست بگرن بە سەر بەنداوی مووسڵە و ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان مسەیتەرە لەسەر بەنداوی مووسڵ ئەوە دوا مووقیفە کە ئێستا لە دوا مووقیفە و دوا سەرکەوتنی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە. چی سەبارەت بە جەلەولا و ئەو قۆڵی شەڕە؟ لە ئەمڕۆ تەبان جەلەولا بارودۆخی وەکو دەزانین لە ئامادەباشیدا هێزی پێشمەرگەی کوردستان لەو سنوورە و چاڕوانی فەرمانی سەروترە و چاڕوانی پلانی سەروترە کە بیخاتە بەردەستی بۆ ئەوەی کە
هەستێ بە ئەرچی پێویست و هەستێ بە پاکردنەوەی ناوچەکە لە ئێستا ژووری ئۆپەراسیۆنەکان سەرپەرشتی تەواوی ئەو جەبهە فراوانەکە و بە هەموو تعلیماتێک لێەوە دەردەچێ و لە ڕێگەی ئەوانەوە فەرمان دەردەکرێ بە هەر جۆرە جوڵەیەکی هێزەکانی پێشمەرگە و تەبیعی لەوێش دوای دراسەیەکی بەرچاوە دوایەوەی کا دەگەنە بڕیاری جا بڕیار دەدرێت لە چ جێگایەکەوە حرەکە بکرێ. بەڵێ ئەمید هەڵگورت حکمت بەڕێوەبەری ڕاگەیاندن دەبێت لێرا فرسەتێکەیە ببوورە ئێمە ئەوەلیاتمان بۆچی دا سەدی مووسڵ ئەمە بابەتێکە لەوانەیە لە میدیاکانە لە ڕۆژانی ئایندە بوروژێنرێ کوردستان بە ئەسکردن بە مەسئولیەتەوە مەشغوڵ بووی بەڵێ بەڵێ ببوورە من دەبێت ئەو ئیزافەیەتان بۆ بکەم کە ئێمە بۆ ئەوەمان کرد تەنها مەبەستەوەی ئەو کارەساتەی کە بەسەر برایانی یەزیدی و بەسەر خوشکانی یەزیدی و وڵاتی یەزیدی هات ئەو کارەساتە دووبارە نەبێتەوە ئەمە لە سۆنگەی مرۆڤپەروەری و ئینسان دۆستیمانە بۆ تەواوی میلەتانی عێراق و ناوچەکە و شتێکی کە نییە. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ ئەمید هەڵگورت حکمت بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگە سوپاس بۆ کاتی بەیەمەت بەخشی سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتی کە بە بینەرانی ئێنارتیشت بەخشی. ئەبوو کاروان من ئەگەر کاک هاتی حاضر بێت بۆی پرسیارەکەی بکات سەبارەت بەو پرسیارەی ئەو کاک مستەفا باسی لەوە کرد کە ئێوە لە پەرلەمان تا چەندە سەرپەرشتی ئەەکەن تا چەندە ئاگاداری ئەو هاوکاریانن بۆەوەی بە یەکسانی دابش بکرێت چییە چ میکانیزمێکە گرنە بەرەوە ئێمە پەرلەمان کاری ئەوە نییە بەڕاستی بڕوا لەوێ لە بەرەکان و ناوەندێک و دابش هاوکاری دابش بکە بەڕاستی نە هاوکاری دابش نکات ئەمە بزانێت چۆن دابشەکە نەخۆی بچێت ئێمە چوین متابعەکەین پرسیارمان کردووە لەوە مشکلەیەکی گەورە ئەوەیە من ناشارمەوە ئەمەوێت لێرە تەرکیز کەمە سەر حقیقت لێرە ئەمە باسی بەرەکانی شەڕ ناکەین مووقعی پێشمەرگە دەرناخین لێرە بەڵام کۆمەڵێک کەم و کوڕی هەیە ئەوێ باسی بکەیت دوێنێ ئێمە ڕۆیشتونە هێزی پێشمەرگە هیچ کاتێکوا تەبا نەبوونە هیچ کاتێکوا بێگرفت نەبوونە ئەڵێ ئێمە سرائی سیاسیمان لەبیر چووەتەوە بەڵام ناکرێ ئەساسی ئەم گرفتانە نەکەیت بنەما هێزی پێشمەرگە لە سەرەتاوە لە ساڵی 92ەوە بەم بەشبەشێنەیە دروست کرا ناکرێت ڕۆشنبیران خەڵکی ڕۆشنبیری خەڵکی نیشتمان پەروەری تایە خەڵکی دڵسۆزی تایە دوور لە حیزبەکەن کەسانی بێلایەنەیە دڵسۆزن مشکلە ئەوەی ناتوانن قسە لەسەر کەم و کوڕەکان نەکەن ئەگەر ئێمە وەزێکی حیزبیمان ئیلتیزامێکی حیزبیمان ڕێگرە لە بەردەم ئەوەی زۆر قسە لەسەر هەڵەکان نەکەین بەڵام کەسێکی بێلایەن ڕۆشنبیر مەجبور نییە حکوومەتی هەرێم نۆبەرەی دروستبوونی ئەم حکوومەتە و هێزی پێشمەرگەی کوردستان و وزارەتی پێشمەرگە لە شەڕی پەکەکەوە دەستی پێکرد لەنەوە تووتو ئەمە کەس ناتوانێت ئەم واقعانەڵێ ئەوەی شەتانی ئێستا کە وەزئی پەکەکە و پێدە و هەموو ئەمانە باشن و هاوکارمانەکەن و یارمەتیدن خەڵکی کوردستان پیاڵێن تەنها شەش خولەکەم ماوە و مەجموعەی پرسیاری زۆری شما یەک پرسیارێکم من قسەیەکمە ئەوش ئەوەیە لەسەر تەعەسوبی قەومی بەڕاستی ئەوێ خەڵکی کوردستان زۆر وشیاربی ئەوە ئێمە کوردین لێ قەومانی لێ قەومانمان بینیوە نێردراین بۆ ڕوومادی نێردراین بۆ بەسرا ئەو کارەساتە پێویستە ئێمە دژی بوەستینەوە ئێمە لە بەرنامەی پێشوشە بە وردی و بە تەفسیلی لەبەرەوە زۆر ئاخر قسەیشم ئەوەیە پێشمەرگە هێزی نیشتمانی بووە ئەگەر حتا پێشتریش پێشمەرگەی پارتی بوو بێت پێشمەرگەی یەکێتی بوو بێت پێشمەرگەی حیزبی شوعی بووێت ئەمانە هێزێکن لە ژێر سایە ئەو حیزبا دیفاعیان لەگەل و نیشتمان کردووە بەڵام ناکرێ ئاراستەی پێشمەرگە لە زەرف و زەمنێکی وادا ئاراستەی حیزبی بێت زۆر سپاس دەکەم کاکادی پێمەڵێن کاتمان نەماوە بۆیە تەنها ئەتوانن ینی چەند کەسێک ماوە بۆی زۆرترینتان وەرگرن بە یەک پرسیار بەشداری کەن زۆر ڕوونکردنەوەی لەگەڵ مەمنونە بم ڕواتە بێت ینی 2 4 6 8 کەس ماوە پێمەڵێن کەمتر لە 5 دقەش ماوە فەرموو پرسیارەکە بکە یەکەم پرسیارم بۆ کاکعتا زۆر بە کورتی گەر بۆ یەک کەس بێ پرسیارەکەتان بۆی وەڵامێکی ڕوونی بۆ وەرگرنەوە بەڵێ بۆ کاکعتا هەوڵێک درا بۆ دیاری زۆر باس لە پیرۆزی پێشمەرگەکرێت کە چەندی بوو هێشتا کەمە هەوڵێک درا بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ پێشمەرگە بەڵێ بە تەسەوری من و ئەو کاژشکە ئیسپات بوو سیراعی هەردوو حیزبی حکومڕان لەسەر دیاریکردنی ڕۆژەکەی شکستی بۆ پرۆژەیەنان بۆچی بەرژەوەندە گشتەکانتان نەکرا هەل پرسیاری دووەمم بۆ پرسیاری دووەم هەر کرد کاک ئەبوو کاروان
کا قادر فەرمووی هێزی حیزب شوعی هێزیە ناو هێزی پێشمەرگە کە پێم وایە وانە دوای 3 ساڵ هەوڵدان کەمتر لە 100 پێشمەرگەیان بۆ حیزب شوعی دامەزران دابەشاکە بەسەر هەردوویەکە زۆر سپاس دەکەم کاک حەکیم گەل ئایا حیزب شوعی کوردستان نەتانویستۆ هێزتان هەبێت ناو هێزی پێشمەرگە یان بۆیان نەکردو زۆر سپاس بەڵێ کاک ئاتاگەر بەستەنها وەڵامی پرسیارەکە بێت ینی ئیزافاتی لەگەڵانە بێت سپاس دەکەم ئاماژەم بەوە پێشمەرگە ناسنامەینەتەوەیە کە بەڕای من هەموو ڕۆژەکان ڕۆژی پێشمەرگەیە وزایدەن سەرکەوتنی هێزی پێشمەرگە بەسەر مەترسیەکانی تیرۆریزمە ئەکرێ بە ڕۆژی سەرکەوتنی پێشمەرگە و ڕۆژی ئەو ڕۆژەی کە ئەوە پێشنیازێکی معقولە گەر کاک ئەبوو کاروان وەڵامێکی کورد بۆ پرسیارەکە من وەڵامی پرسیارەکەم بەو شێوەیە ئێمە هێزی پێشمەرگەمان بووە تەنها تا دوای ڕوخانی ڕژێمش ئێمە بەتالیۆن و فەوجەکانمان بووە بەڵام بەداخەوە حکوومەتی هێرێم بواری نەدا ئەو هێزانەمان پەرشوو بڵاو کرد ئەمە زیاتر لە 8 ساڵە ئێمە لست پێشکەش وزارەتی پێشمەرگەکەین و سەرۆکی هەرێمەکەین و موافقەتشی لەسەر کردووە بەڵام تاکو ئێستا کە قسە لەسەر ئەبدیوەکەی ئەڵێک ئەبێ لەسەر مەلاکی ئەودی ئەو پێشمەرگارەدا بندێ قسە لەسەر ئێرەکەی ئەڵێ کاک حەکیم کاک قادر و کاک شاڵاو دێم وڵاتان بۆی قسەی خۆتان بڵێ ڕێگەت پێدەم بۆی زۆرترین پرسیار پرسیارمەیە بەس بە کورتی پرسیارێک بۆ کاک هەتا ئێستا بەداخەوانێ ناوچەی سەوز و زەرد ماوە بڵێ دەبێت هێزی پێشبەرگە چۆن نەگەڕێتەوە پێم کاتم کاتی هاوڕێکانتە بێ بڕاتە بێت ئەڵێنی هاوکاریم کەند کاتان لەکە بڕاتە بێ بۆ من نییە من پرسیار ناکەمی تر باشە زۆر مەمنونم کاک جەمال گەر فەرمێت کاک ئاتا وەڵامی بیتەوە زۆر حەکیمەڵێن ناوچەی سەوز و زەرد ماوە من ئەڵێم لە کۆی و قسانەی کە کردمان ئەوەی فراغە لە کوردستانە نەبوونی هەیمەنەی دەستورە دەستور وەک چەمشێکی سیادی لەم هەرێمە بەداخەوە نییە ئێوە هەمووتان نەزانن چێ پێداگری لەسەر واقع کە کوردستان کوردستانێکی دەستوری بێ ئەگەر کوردستان دەستوری بێ دەستور دایکی یاساکانە فەصلی سوڵتاتەکە هەموو هەیئاتی بەڕێوەبردنەکە بە موئەسساتی ئەم زۆن و ئەوانەش نایاڵێ لەبەرەوە سەرکرایەتی سیاسی وزایدەن ئێمە زۆر پشتگیری ئەوەمانە کرد کە کوردستانێکی دەستوری بێ بۆی ئەم کێشانەی ئێستا بەربینی عملی سیاسی و بەربینی جەمەکان پرسیارەکەت بکەیت پێشەکی سەری ڕێز و نەواژز بۆ هەموو شەهیدانی پێشمەرگە و شەهیدانی دژە تیرۆر و بۆ هەموو ئەو پێشمەرگانەی ئێستا لە بەرەکانی جەهان پرسیارەکەم ئەوەیە ئایا پەرلەمان کە مەرجعی هەمومانە بە جەنابی سەرۆکەوە دەنگیاوە هەتا ئاخیر کەسی ئەوەی کە هاتۆ بۆ دەنگان ئایا پەرلەمان ناتوانێت بە قەرارێ ئەم پاشاگەردانیەی هێزی هەفتا و هێزی هەشتا و هێزی فیلەتەن و هێزی نازانم چی ئەمانە نەهێڵرێ زۆر کێتە مؤسسەیەکی گەڵێ یەک کەسی تر بۆی چەند کەسێکی تر وەرگرم زۆر مەمنونم باش زۆر قادرگەر تۆ وەڵامی بیتەوە زۆر سپاس ئێمە لە پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 19مان دەرکردووە کە تاکو ئێستا و بڕیاری ژمارە 19 هەموو ڕێکارە یاسایەکانی تەواو نەکردووە بەداخەوە لە 23 حوتی 2014 پەسەند کرا بەداخەوە دەیڵێم لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە 6 2014 ئاراستەی سەرۆکی هەرێم کراوە بۆی واژۆ بکرێت و دواتر لە وەقایی کوردستان بڵاو بێتەوە یەک لە بڕگەکانی ئەم بڕیارە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە و دروستکردنی مؤسسەی هێزی پێشمەرگەی کوردستانە لەماوەی 6 مانگ لە دوای تەنفیزکردنیان بڕیارە لەسەر مەسلەی کاک یادگار ئەوەی کاک مستفا وەڵام نەدایەوە لەسەر مەسلەی کۆمەک لەسەر مەسلەی کۆمەک ئەوەی کاکە بوو کاروان وتی ڕاستە ئیشی پەرلەمان نییە لەبەر لەوە ناکە پەرلەمانتاران ئەمە بەواجب نەزانن وەک خۆیان بەڵام ئیشی پەرلەمان بە دەرکردنی یاسا بە دوواداچوونە بۆ ئەو بڕیار و یاسانەی کە ئاخوا چاچەند جێبەجێکراون وە پەرلەمانتاران سەدانی هەموو میحوەرەکانمان کردووە چەندی ڕۆژمان بۆ مەبەستە تەرخان کردووە لە کێشە و کەم کوڕیەکان تێدەگەین وە خستوشمانەتە سەر لە چوارچێوەی راپۆرتەکان جێمان کردوەوە بەشێکی بەڕاستپادە بەشێکی بە بڕیار دەرمان کردووە بمبورە بەڵام من تاکید لەوە دەکەمەوە کە ئەم کۆمەکە هاوڕام بە یەکسانی و بە شێوەیەک نەبووە کە دادپەروەری بەرجەستە بکە و من ناڵێم وەکو کاک شاڵاو بمبورە کاک شاڵاو هەموو میحوەر هەیە هیچ شتێکی بۆ نەچووە چونکە میحوەر بەرفرەوانە بەڵام هاوڕام لەگەڵیدا کە لیوا هەیە کۆمەکی پێ نەگەیشتووە و لیوا هەیە پێی گەشتووە بە شێوەیەکی نایەکسان دابەشی کردووە و من لێرەوە قسەم ئەوەیە حسابی کردوەوە لە چوارچەوەی ئەم کۆمەکەدایە کە بۆی ژمارە حسابی بانکی کراوەتەوە تاکو ئێستا نازانێ ینی بڕی ئەو کۆمەکە پارەی کە چۆتە ناو ئەو ژمارە بانکە چۆن نەخێری ئێمە نەوەکو پەرلەمان لە هێزی پێشمەرگە نازانێ و نە ڕای گشتیش دەزانێت بە دوواداچوونی بۆ دەکەین بەڵام پێی
پێویستە ئێمە بە دوواداشوونی بۆ دەکەین ئەتوانە بڵێم لە داهاتوودا بۆ ئەوەی ئەمە وەکو دەرفەتی وەڵامیان پرسیارە بۆ بینەران و بۆ هاوڵاتیان من هەوڵ دەدەم بە دوواداچوونی بۆ بکەم وەکو لیژنەی پێشمەرگەش هەوڵ دەدەین بە دوواداچوونی بۆ بکەین کەی عفومکە کەی وەڵامەکەمان دەستکەوت بەڵام پێویستە وەزارەتی پێشمەرگە ئیشی وەزارەتی پێشمەرگەیەکە لیجانی تایبەت تەشکیلکە بۆ ئەوەی کە ڕاشی گەیەنێ کە هەموو دڵسۆزانی وڵات هەموو ڕێکخراوەکان هەموو ئۆرگانە جیاوازیەکان لە هەرێمی کوردستان کانەوێ کۆمەک بکەن بە هێزی پێشمەرگەی کوردستان ئیتیسال بکەن پەیوەندی بکەن بەو لیژنە تایبەتەوەی ڕێکخراو بێت بڵێ کاگدریس پرسیارەکەت بە کورتی سوپاس دەکەم دەستخۆشی بەردامەکە و لێکم بۆ پرسیارەکەم بۆ ئەبوو کاروانە پرسیارەکە ئەوەیە ئایا بۆچی وەکو پەرلەماندارەکان تا ئێستا بەناوی پێشمەرگەوانێ لە تۆنی تا ئێستا ناوی پێشمەرگە بە ناوی تۆنی حیزبیەوانێ ئەنێرخرێ بۆچی تا ئێستا هەوڵ نەدراوە وەکو پەرلەمان وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتی پێشمەرگە نەیانتوانیوە هێزەکان یەک بخەنەوەوانە ئیتر مۆرکی حیزبی بە پێشمەرگە نەکرێت زۆر بە کورتی بێت لە وەکوتم لە یەکێک لە بریارەکانی پەرلەمان ئەوەیە کە ئەبێ ئەوانە چیتر نەمێنێتەوە و یەک بخرێتەوە بەڕاستی و من داوایشم وایە لە حکوومەتی هەرێم چیتر بێباکانە بەڕاستی وەکو پێشوو مامەڵە لەگەڵ کەیسی پێشمەرگە نەکا موچەیان هاوتا بکرێتەوە لەگەڵ هێزەکانی پۆلیس و ئاسایش و یەکێک لە بریارەکان ئەوەیە کە ئەبە کۆتایی پێبێ لە ماوەی 6 مانگی زۆر سپاس دەکەم کاکشاڵاو لەبەرەوەی پرسیارەکان زیاتر ڕووی لە ئەو بەڕێزانە بوو بۆیە چ قسەیەکت ماوە گەر بە کورتی و پوختی بیانکەی سوپاس دەکەم بۆی نەڵی خەدرم لێکرا لەبەرەوەی پرسیارەکان ڕوویان لە ئێوە ئەوان بمبوورە وڵات با دوورکردنەوە بم یەکەمیان بۆ گەورەم حەمید هەڵگورد ئەگە هەڵمنەوت بێت من ببەستم ئەوە نەبوو ئەو کۆمەک و هاوکاریە سەر بازیانەی کە ئەمریکا وڵاتانی ئەوروپا نردویان بۆ هێزی پێشمەرگا نەگەیوەتە میحورەکەیمیان بەنادادا بەشکراوە ئەمایان هێشتا زوو بۆی قسە لەسەر ئەوە بگرێت چووکە تازە سەرەتایەوە چەند ڕۆژێکەمە دەستی پێکراوە من مەبەستم لەو کۆمەک و هاوکاریانە بوو کە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن و ڕێکخراوە مەدەنیەکانەوە ئەبینین لەسەر جادەکانە دەستەسەر ڕائاخرێ و جاری وایە بەڕاستی تەریقی ژەبینەوە 250 ئەخرێتە سەر کە بڕاستی من ببەش بە عاڵی خۆم بە سوکاتی پێشمەرگە زانم لەبەرەوەی ئەم وڵاتە ئیمکاناتی زۆر لە گورتیدایە کە خەڵک 250 بۆ بخاتە باش دووهەمیان کەوتمە مەسلەی ئیرادە نیە من بەسم ئەوە بە 2000 بڕادراویست پێشمەرگەیەک بخرێت هەتا 2012 بەرێ سەرۆکی هەرێم وتوێتی بێ 2012 یەخستی هێزی پێشمەرگە کۆتایی پێبێ پێویستە ئێستا سەرۆکی هەرێم لەو بڕیارەی خۆی پرسێتەوە 2014 و 2 تێپڕێ بۆ ئەم یەخستە کۆتایی لە کاتێکدا کەرەستەکە هەیە مەبەست بمبورە مەبەستم ئەم پرسیارەت لێ بکەم وەکو ئەفسەرێک لە هێزەکانی پێشمەرگە دوا پێشنیازی تۆ گرنگترین پێشنیاز کە بزانی زۆر گرنگە بیخەیتە ڕوو چییە؟ بەڵێ بەسەر یە قسەتەواوەکەم بەسەر چاو ئەماڵم ئەم یەک نەخستنی هێزی پێشمەرگەی خەتەری هەیە بۆ سەر ئێستا و ئایندەوە هەر ئێستا ئەم هێزەکانی 1970 لەگە ڕێز نەبووین ئێمە کە مەس هێز نیشتیمانیەکەین ڕاستە هەمووی هێزەکان ێستا لە زەبەکاندا ئەرکی نیشتیمانی جێبەجێ دەکەن پارێزگای لە وڵاتەکەن بەڵام ئەمە هەمیشە خەتەریەوە هەیە بگەڕێنەوە بۆ ژە فەرمانی حیزب ئەمە زۆر بە کورتی بێ بڕاتە بێ پێم بڵێن کات تەواو بووە ینی لۆدێکی زۆرم لەسەر دوقسم ئومێدم وایە هەمومان کار بۆ ئەوە بکەین هێزی پێشمەرگە لە دامەزراوەیەکی نیشتیمانێک کە داوەرزنای پێشمەرگەی ڕێک بخەین و کار بۆ بکەین ژێی پێشمەرگە باشکەین بەڕاستی ژیانی پێشمەرگە 500,000 سەر بمبورە هەوڵدەی پێشمەرگە یەک پۆشت بێت هەموو یەک جلوبەرگی هەبێ هەموو محمود زۆر سپاس بۆ کاک قسەی تریشت ما بێت کات نەما بێ سپاس بۆ کاقادر ڕزگەی زۆر سپاس بۆ ئەبوو کاروان کە لێرە حضوریانە بوو سپاسی تەواوی ئەو میوانانەکەم زۆر داوای لێبوردنەکەم گەر پرسیارێکە بوو بێ کات نەما بێ دەسەڵاتم نەبوو کاتەکاری هێندە هاوکار بوو زۆر سپاس بۆ ئەمید هەڵگورد حکمەتیش کە لە ڕێگەی سێنجێ و لە هەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی ئەزیزم زۆر سپاسانەکەم سپاسی تەواوی ستافەکەم ئەەکەم کە هەمیشە ماندووە بن بۆی بە باشترین شێوە بەرنامەکە بگا بە ئێوە تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و کوردستان هەمیشە ئاوەدان و پارێزراو بێت.